زۆرینەی فراکسۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و بۆچینیان وایە هەڵبژاردن لە یەک بازنەوە بکرێتە فرەبازنە. فراکسۆنی پارتیش لەگەڵ فرەبازنەی نین. بە پێویستی زانین کە ئەم یاسای ڕێک بخرێتەوە و کەم کوڕانەی لە یاساکە عیلاج بکرێەوە بە تایبەتی کە ئێستا ڕۆیای بەشێکی زۆر لە هێزە سیاسەکان بە تایبەتی ئێمە لە یەکێتی نیشتمانی کوردستان ڕامان وایە کە هەرێمی کوردستان بکرێتە فرەبازنە بە تایبەتی بکرێتە شوار بازنە لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش هەموو لایەکمان ئەزانین کە کۆتایی هاتووە یان مودەکەی کۆتایی هاتووە یانەوە تا ئەو ئەنجومەنی کۆمیسیارانەی کە ئێستا هەیە وەکو خۆی کارا بکرێتەوە یان گۆڕانکاری تیا بکرێت. وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەی کە هەر یاسایەک لە هەرێمی کوردستان ئەگە بۆشایی یاساییمان نەبوو لە پرسێکدا دەست بۆ تعدیلی نەبین، چونکە لە هەرێمی کوردستاندا ئێستا ئێمە فەراغی کۆمیسیۆنمان هەیە، فەراغی یاسای هەڵبژاردنمان نییە. پرسی کۆتاکان یەکێکی دیکەیە لەو پرسا گرنگانە کە بەشێک لە فراکسۆنەکان لەگەڵەوەن کۆتاکان لیستی تۆماری دەنگدەرانی تایبەت بەخۆیان نەبێت. ناکرێت لایەنێک لە ناوچەیەکە زۆرینە بێت لە ڕێ ئەو زۆرینەیەوە کۆنتترۆلی هەرێمی کوردستان بکە. بۆیە نوێنەرایەتی ناوچە جیاجیەکان مەبەستمانە و ئەوەشە کە داوای فرەبازنەی یەکەین. سەبارەت بە پێکاتەکان ئێمە لەگەڵ ئەویان کە پێکاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتیان بکە، چونکە بەڕێزان برایانمان بەڕێزان لە تورکمان نەمەسیح لە پێکاتەکانی تر تەنها لە هەولێر نین، تەنها لە دهۆک نین، لە ناوچە جیاجیەکانی تری هەرێمی کوردستانیش مەسیحی هەیە، تورکمان هەیە، ئاشووری هەیە. لەبەرەوە ئەبێ ئەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەم نوێنەرایەتیە بکرێت. پێکاتەکان تۆماری دەنگدانی سەر بەخۆیان هەبێ، نەک هەموو هاوڵات هەرێمی کوردستان بتوانن دەنجیان پێ بدا و ینی ئەوەی کە ئێستا هەیە لە پەرلەمانی کوردستان بەداخەوە زۆربەی خەڵکی پێکاتەکان لە مەسیحیەکان لە ئاشوور لە تورکمان پێیان وایە ئەوانە نوێنەری ڕاستەقینی ئەوان نین. بەر لە کۆتایی هاتنی ئەم خولە فراکسۆنەکان لەگەڵەوەن ڕەشنووسی پرۆژەی دەستور بنووسرێتەوە و هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستوری خۆی. هەڵگورد ئەحمەد کورد سات نیوز هەولێر.